بەڵێ دووبارە سڵاوتان لەبێت بە بۆنەی گواستنەوەی یاریزانێک لە میسرەوە پەیامنێرمان ڕزگار جەبارمان لەگەڵدایە لە چەمچەماڵەوە. سڵاوت لێبێ ڕزگار، زانیاریەکان لە لای تۆ چین؟ بەڵێ دیارە یاریزانێکی میسری پەیوەندی کردو بە چەمچەماڵەوە، ئێستا پەیامنێرمان ڕزگار جەبار لە چەمچەماڵەوە لەگەڵماندایە. ڕزگار سڵاوت لێبێ، زانیاریەکان لە لای تۆ چین؟ بەڵێ سڵاو لێبێ، من ئێستا لە نێو یاریگای یانی وەرچی چەمچەماڵم. دیارە لە ئێستادا خولەکانی تۆپیەی یەکێتی تۆپی کوردستان ڕاگیراون لە نیوەیەکەمی خولی تۆپی پێیانە نایبەکانی کوردستان تەواو بووە و یانەکان لە چاوەڕوانی دەستپێکردنی نیوەی دووەمی خولەکەدان. چەمچەماڵ کەمپێکی مەشهوڕانانی دەست پێ کردووە، چەند یاریزانێکی نوێ ناوەتە نێو ڕیزەکانی. من هەوڵەدام ڕێبارکردنی سەرۆکی یانەکە وەرگرم بەسەر گۆڕانکاریەکانن. مامۆستا ڕێباز سڵاو لێبێ لە تۆڕە کۆمەڵایەتەکان و لە پێیجی یانەکەەوە بڵاوکراوەکە یانی چەمچەماڵ یاریزانێکی بەڕێگەز میسری هێناوەتە نێو ڕیزەکانیەوە. زانێت لەسەر یاریزانم دەی ببینرانێ. سڵاو لێوەش دیارە بۆ خۆئامادەکردن بۆ مەرحەلەی دووەم خولی نایبەکانی کوردستان هەندێک گۆڕانکاریمان لە تیپەکەمان نەکردووە، هەم هێنانی وەسەط و هجووم و یاریزانێکی پیشەگەریشمان هێناوە کە یاریزانێکی بەڕێگەز میسریە محەممەدی ناوە. ئەوە ئەمڕۆ لەم یاری دۆستانەیە هەرچەندەوە سێ چوار ڕۆژە بکەم پێکی مەشقی کردوتەوە کاکە لەم یاریزانەکان هەندێک ماندووبوونیان پێوە دیارە. ئینشاڵڵا لە جێمی دووەمە بتوانێت یاری پێ بکە و ئەگەر بزانین یاریزانێکی زۆر باشەوانەیە زیاد بکرێ بۆ پێکاتەی یانی وەرچی چەمچەماڵ. هەتا ئێستا گرێبەسەکەتان لەگەڵ واژوو نەکردووە لەژێر چاودێری ڕامڕایەنەرە هەم دەستەی یانەکەدا. ئەمە چاوەڕی دواوتەی ڕاهێنەرەکەین، ڕاهێنەرەوەکەی بە ئێمەبدا و کاتە زیاد دەکرێت بۆ سەر کشوفاتی یانەکە. هەڵە نەبمەوە یاریزانەکەیە لێرە هیچ کەسێکێ لە زمانی بگات ئەمان بیدوێنین. ئەم پێشتر مامەسا لە چی یانەیە بۆچی خۆت یاخود مامەساکرێ کار بکەن؟ نادي النجف يعني فترة صغيرة. شلون پێش يعني نەجەف بووە پێش عێراق تا چەند دڵخۆشت لەوەی کە هاتووە بۆ یەکەم جارە دێتە کوردستان و لە هەرێمی کوردستان يعني اي أول مرة يعني إن شاء الله يعني النادي أقدم شيء يليق بنادي جمجمال وتاريخه وإدارته وجماهيره. إن شاء الله قدم مستوى يعني يليق بهم كلهم يعني إن شاء الله. ئەڵێ خۆشحاڵە جارێەوە کاتووە ئەگەر بتوانێت مستەوایکی باش و چاک پێشکە بۆ نادی چەمچەماڵ و جمهورەکە و هاندەرەکانی دڵخۆشە بێ بۆ حاڵ یاریزانی کوێی نێو یاریگایە دیفاع چەپێشە وتەی تریشیە پێی بڵێت لێرەوە بۆ بۆرزشکارانی کوردستان بەگشتی وە یانەوە چەمچەماڵ. إن شاء الله بس أخذ الفرصة إن شاء الله، بس رجلي شوية يعني فيها مشكلة، إن شاء الله أخف بس إن شاء الله وأقدم شيء يليق بالجماهير إن شاء الله كلهم والإدارة وتاريخ إن شاء الله يعني. ئەڵێ هەوڵەدەم مستەوایکی باش پێشکەش بکەم هەرچەندە ماندووشە تازاتووە ئەم شەو گەیشتۆتە ئێرە وە بتوانێت دڵی هاندەرانیش خۆش بکات. جگە لەم یاریزانە مامۆستا ڕێبوار چەند یاریزانی ترتان یاریزانی نوێی ترتان بۆ یانەکە زیادکردن؟ دیارە هاوکاری هەیە لە ینی دەبنی خەم خۆی چەمچەماڵی گەڕاوەتە چەمچەماڵ هەروەها بۆ ناوەڕاست دیلانشمان هێناوە لە یانی ئاشتیەوە ئەم سێگرێ بەستەمان کردو تا ئێستا. سپاس بۆ ئامادەبوونی بۆ زانارەکەم سپاس بۆ یاریزانێک. بەڵێوەی گوێتان لێ بوو وتەی سەرۆکی یانی وەرچی چەمچەماڵ بوو لەگەڵ یاریزانی نوێ دیارە وەگەوان ئاماژیان پێکرد ئەوان تا ئێستا لێو جارێکی دۆستانەشدا بەشداریان پێ نەکردووە. ئەمڕۆ کە چەمچەماڵ بۆ خۆ ئامادەکردن لەگەڵ یانی وەرچی سەی سایەقە لە خولی پلەیەکان سەی سایەق یاریەکە چەمچەماڵیدا خولی نایابە یاریکی دۆستانە ئەنجامەدەن لە جێمی دووەمدا بڕیار وایە و یاریزانە بەڕێگەز میسریە بکرێتە نێو یاریگاوە لەژێر چاودێری ڕاهێنەری یانی وەرچی چەمچەماڵدا بۆی ئەگەر لە ئاست و توانای ڕازبن بە تەواوی گرێبەستی لەگەڵ داواژ بکەن. ئەمە زاناریەکان و لەسەر دوایین زانیاری و مەشق و ڕاهێنانەکان یانی وەرچی چەمچەماڵ دێمە بەلایەوە. بەڵێ پەیامنێرمان ڕزگار جەبار سپاسکە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵماندا بووی. بەڵێ دیارە یاریزانێکی میسری پەیوەندی کردووە بە یانی چەمچەماڵەوە و ئێستا لەگەڵ یانی چەمچەماڵدایە و دەوێت لەگەڵ ئەو یانەیە بەشداری یاریەکان بکات. پەیامنێرمان ڕزگار جەباریش زانیاریەکانی گواستەوە بۆ ئێوەی